ئەو وڵاتەی هیچ شتێکی نەماوە لە دەستی بدات هەموو جیهان دەخاتە مەترسیەوە. کورتە بابەتێک کە شاپەریز ئامادەی کردووە. کاتێک جیهان چاوی لەسەر غەزە و سنوورەکانی لوبنانە لە باشووری نیمچە دوورگەی عەرەبیەوە گۆڕانکاریەک سەری هەڵداوە کە خەریکە هەموو هاوکێشە استراتیژیەکانی جەهان سەرۆژێر دەکات. یەمەن ئەو وڵاتەی 9 ساڵ لە ناو جەرگەی جەنگ و برسێتیدایە، ئێستا بووەتە یاریزانێکی سەرەکی کە نەک تەنها هەڕەشە لە ئیسرائیل دەکات بەڵکو دەستی گرتووەتە بینەقاقای ئابووری هەموو جیهانەوە. دەواازەی فرمێسکەکان خوڕگی جیهان لەژێر ڕەحمەتی یەمەندا. گەروی بابولمەدەب بە دەواازەی فرمێسکەکان ناسراوە، چیتر تەنها ناوێکی مێژووی نییە. داخستنی ئەم گەروە لەلایەن حوسیەکانەوە واتە پەکخستنی 9% نەوتی جیهان و 10% بازرگانی دەریایی، گۆڕینی ڕێڕەوی کەشتیەکان بۆ دەرەوەی ئەفریقا تەنها گۆڕینی ڕێگە نییە، بەڵکو زیادکردنی 6,000 میل و دواکەوتنی 15 ڕۆژ لە گەشتی کالاکانە. ئەمە واتە بەرزبوونەوەی شێتانی نرخەکان و داڕمانی بازاڕەکانی وزە. شەڕ لە سێلاوە ئیسرائیل لە ناو بازنەی ئاگردا. بۆ یەکەم جار لە مێژوودا ئیسرائیل خۆی لە بەردەم هێرشی هاوکات دەبینێتەوە و لە 3 وڵاتی جیاوازەوە: ئێران، لوبنان و یەمەن چوونە ناوەوەی یەمەن بۆ ناو شەڕەکە بە موشکی بالیستیک و درۆنی دوورمەودا. تەنها پاڵپشتێکی سادە نییە، بەڵکو جێبەجێکردنی کردەی ستراتیژی یەکێتی گۆڕەپانەکانە. عەمید یەحیا سەریع وتەوێژی هێزە چەکدارەکانی شەرع بە ڕەسمی ڕایگەیاند. ئەمە سەرەتایە و پەیامەکە گەیشت: دووری هەزاران کیلۆمتر چیتر ئیسرائیل ناپارێزێت. کەندا و ئەمریکا لە نێوان دوو بەرداشدا. ئەو وڵاتانەی کە پێشتر لەگەڵ یەمەن لە شەڕدا بوون، وەک سعودیە و ئیمارات، ئێستا لە هەموو کات زیاتر نائارامن. ئەزموونی ساڵانەی ڕابردوو و پێکانی فڕۆکەکانی دووبەی و کۆگاکانی ئارامکۆ سەلماندوویەتی کە درۆنەکانی یەمەن سنوور ناناسن. لەلایەکی دیکەشەوە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا تەنها چەند چرکەیەک لە موشەکەکانی یەمەنەوە دوورن. جیهانێک کە بەرگەی $200 ناگرێت. ئەوەی ئێستا ڕوودەدات تەنها ململانەیەکی سەربازی نییە، بەڵکو جەنگێکی ئیرادەیە. یەمەنێک کە هیچ شتێکی نەماوە لە دەستی بدات ئێستا خاوەنی کارتێکە کە دەتوانێت نرخی بەرمیلێک نەوت بگەێنێتە $200. جیهانی ئەمڕۆ کە بەدەست هەڵاوسانەوە دەناڵێنێت، ئایا دەتوانێت بەرگەی دۆزەخی بابولمەدەب بگرێت؟ ئێستا پرسیارە گەورەکە ئەوەیە: ئایا ڕۆژاوا دەتوانێت بە هێزی سەربازی ئەم گەمارۆیە بشکێنێت، یان ناچار دەبێت لەسەر مێزی دانوستان باجی بێدەنگیەکانی یەمەن بداتەوە؟